رووسیا و ئێران و عێراق و کوێیت و سعودی و چەند وڵاتێکی تری بەرهەمهێنەری نەوت لە ئێستادا جەنگێکی گەورە لە بازاڕەکانی نەوتی ئاسیادا دەکەن تا قازانجی زیاتر لەو بازاڕە گەورەیەدا بەدەست بهێن. بۆ پێی چین گەورەترین بەکاربەری نەوتە لە جیهاندا. عێراق دەیەوێت هاوپەیمانەتی لەگەڵ چین لە بواری نەوتدا پێک بهێنێت، وەک ئامادەکاریەکیش بۆ ڕوبەڕووبوونەوەی دابەزینی نەوت و ئەو ڕکابەریەی کە ئێران لەسەر عێراق دروستی دەکات کاتێک لە ساڵی 2016دا بگەڕێتەوە بازاڕەکانی نەوت. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی چینی کرد. ئاماژ لە سەردانەکەی عەبادی جگە لە پشگیری سیاسی هەوڵێکە بۆ بەشداری پێکردنی زیاتری کۆمپانیەکانی چین لە بواری نەوت و وزە و خزمەتگوزاریەکان و ژێرخانی عێراقدا، هەروەها بواری کڕێنیچێکیش لە خۆ دەگرێت بۆ پێی عێراق دەیەوێت سەرچاوەکانی کڕێنیچەک بۆ خۆی زیاتر بکات. گرنگترین پرۆژەی هاوبەشی نێوان بەغدا و پەکینیش بە بازاڕکردنی نەوتی خاوی عێراق دەبێت بۆ چین، وەک ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاوی کردەوە. کۆمپانیای سۆمۆ هەنگاوی گەورەی ناوە لە دەستکردن بە پرۆژەیەکی هاوبەش لەگەڵ سینۆپیک کە گەورەترین کۆمپانیای پاڵاوگەی نەوتە لە چین. بەوتەی ڕۆژنامەکە عێراق هەوڵ دەدات لەسەر حسابی ئێران گرێبەستەکانی نەوت لەگەڵ چین بەدەست بهێنێت تا بتوانێت ئابوووریەکەی تا ڕادەیەک ببوژێنێتەوە کە کاریگەری سەختی لەسەر بودجێ گشتی وڵات دروست کردووە. چین لە هاوبەشە گرنگەکانی عێراق لە ڕووی ئابووریە و تەنها لە ساڵی ڕابردوودا لە سەدا 22 سەرجەم هەناردەکانی نەوتی عێراق بۆ چین ڕۆشتووە. لە ساڵی 2023شەوە پەیوەندیەکانی نێوان عێراق و چین چڕتر بوونەتەوە و لە ئێستادا چەندین کۆمپانیای چینی لە کێڵگەکانی نەوت و بیناسازی و ژێرخانی عێراقدا کار دەکەن. ئەوە لە کاتێکدایە کە بەوتەی ئیبراهیم جەعفەری وەزیری دەرەوەی عێراق قەبارەی ئاڵوگۆڕە بازرگانیەکانی نێوان چین و عێراق لە 30 ملیار دۆلار تێپەڕی کردووە. بەپێی ڕاگەیاندراوەکانی بازاڕی نەوتی جیهانی، پشکی رووسیا لە بازاڕەکانی نەوتی ئاسیا کە ساڵی ڕابردوو لە سەدا 4.7 بووە، لەم ساڵدا بۆ ڕێژەی لە سەدا 7.3 زیادی کردووە. ئێرانیش ئامادەکاری دەکات لە گەڕاندنەوەی بۆ بازاڕەکانی نەوت، ئەوەش دوای ڕێکەوتن لەسەر پرۆگرامە ئەتۆمیەکەی کە لابردنی سزا ئابووریەکان بە تایبەتی هەناردەکردنی نەوت لە خۆ دەگرێت. بەڵام ئێران ڕوبەڕووی ململانەی زۆر بۆتەوە لە توانای بەرهەمهێنانی نەوتدا، چونکە نرخی نەوت لە نزمیدایە و عێراقیش کە ڕکابەری دەکات ڕێگەی پێدراوە هەناردەکردنی نەوتەکەی بە ڕێژەی لە سەدا 25 زیاد بکات و پێش کوێیت بکەوێت و ببێتە سێهەم هەناردەکرد لە بازاڕی نەوتی ئاسیادا. ئاژانسی نێودەوڵەتی وزە پێشبینی کرد لە دوای هەڵگرتنی سزا ئابووریەکان لەسەر ئێران ئاسی هەناردەکردنی ڕۆژانەی نەوت لە وڵاتەدا 500,000 بەرمیلی تر زیاد بکات و لە ماوەی 6 بۆ 12 مانگدا بگاتە نزیکەی 4 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. بەوتەی بەشێک لە ئابووری ناسان عێراق دەیەوێت جگە لە نەوت و بەرهێنان لە بواری تردا بکات و چینیش توانایەکی زۆری هەیە لە بەگەڕخستنی دارایی لە زۆرێک لە وڵاتاندا بەگشتی و عێراق بەتایبەتی. نەوتیش بوارێکە کە چین بەجددی لە عێراقدا و بەرهێنانی تیادا دەکات. کاروان شێخ موحسین NRT